یعنی هەولێر لە ژێر سەرپەرشتی ڕاهێنەری نوێ میوانداری کەربەلا دەکات. دوابڕارە سبەی لە کاتژمێر 7 خولە کێوارە و لە یەکێک لە یاریەکە نێفتەی 20 خولی نابێراق هەولێر لە سەر یاریگای فرانسۆریری میوانداری کەربەلا بکات. ئابازوبێت وەک پێنجەم ڕاهێنەر لە مۆرزە سەرپەرشتی تیمی یەکەمیان هەولێر دەکات لە خولی نابێراق دوای دوورخرانەوەی نزار مەحروز و غازی فەت و بەردەوام نەبوونی هەردوو ڕاهێنەری کاتی دڵشاد ئەحمەد و عەبدولقادر حسێن. هەولێر لە 19 ڕابردووی 19 خاڵی کۆ کردوەوە لە خانی 16 دێت. یعنی هەولێر بۆ ئەم یاریە توانەکانی بەشێکی زۆر یاریزانەکانی بۆ گەڕاوەتەوە تەنها ئەحمەد سەرتیپ و ئایمان تەڕابلوسی بۆی پێکانەوە لەو یاریەدا دەبن. یعنی کەربەلاش دۆخی لە هەولێر باشتر نێو خاوەنی تەنیا 21 خاڵە. هەولێر لە 22 یاری فەرمی ڕوبەڕووی کەربەلا بۆتەوە 11 سەرکەوتن بۆ هەولێر بۆ و 8 بۆ کەربەلا. نۆ یاریش هەردوو تیپ یەکسان بوو. زۆر دڵخۆشم ئەو ئەرکە گرنگەم گرتۆتە دەست و پشتیوان بەخوا بە گوێرەی توانە بارودۆخی تیپەکە ڕاست دەکەینەوە. بەڕاستی پلەی 16 شوێنیانەی هەولێر نییە، بەڵێن بە هاندەران دەدەین تیپەکە بەرەو باشتر بچێت و داواشیان لێ دەکەین هاوکاری تیپەکە بن تا دوا هەناسا چونکە هێشتا 19 یاری ماوە و ئینشاءڵڵا بارودۆخی تیپەکە دەگۆڕێ و ئەنجامەکانیش باش دەبن ئینشاءڵڵا. وتشوفون فريق يلعب كرة قدم ويحقق نتائج طيبة إن شاء الله.